من هەر لە تەمەنێکی بچووکەوە لەگەڵ خوێندنەکەم دەستم کردووە بە وەرزش چوومەتە ناو بوارەکەوە لەبەر حەزی خۆم بۆ بواری وەرزش بەردەوام بووم تا ئەم تەمەنەی ئێستا و بەردەوام بووم لە وەرزشکردن. ئەکید لە سەرەتاوە لە خوێندنگەکەم حەزم زیاتر بەوانی وەرزش بوو، بەشداری هەموو وانەکانمە کرد کە وەرزش بێت. دواتر هەوڵم یا بیکەمە پیشەیەک بۆ ژیانی خۆم، پەیوەندیم کردبانی وەرزشی پێشمەرگەوە ساڵی 2015 بۆ تۆپی پێ و دواتر دوای چەند ساڵێک یاریەکەم گۆڕی بە یاری بالە هەر لە هەمان نادی. بەڵام دوای ئەوە چەند یانیترم گۆڕی و ئێستا لەگەڵ یانی سەنحاری بووم. ڕاستی لەبەرەوەی خۆم لە خێزانێکی وەرزشی بووم، هەر لە سەرەتاوە خۆم ئەو حەزم هەبووە بۆ وەرزش. باوکم و خێزانەکەم هەمویان متابعی وەرزشمانە کرد بە تایبەت تۆپی پێ. ئەمە وای کرد کە من حەزەکەم زیاتر بێ و ئەو حەزێک کە بۆ وەرزشم هەبوو وای لێ کردم کە من بمەوێ زیاتر پەرەی پێ بم. لەبەرەوە ڕوون کردە ینی وەرزشی پێشمەرگە لەوێ دەستم بەیاری کرد و بەردەوام بووم تا ئەمڕۆ. حەزمە کرد هەموو وانەکانم وەرزش بێ، حتا لە کاتی ڕێستەکانیش لە خوێندنگە زیاتر من خۆم خەریکە کرد بە تۆپ لەگەڵ ئەو هاوڕێیانی ترم کە ئەوانیش حەزیان بە وەرزش بووە. وەکوتم باوکم یاریزانی تۆپی پێ بووە، بە حکمیەوە ئەو زۆر متابعەیە کرد، منیش لەگەڵی دانیشتم سێری یاریمە کرد و متابعەی یانەکانمە کرد و ئەمە وای کرد کە من زیاتر حەزم بۆ تۆپی پێ هەبێت. بەڵام لە دوایی یاریەکەم گۆڕی بە بالە لەبەرەوەی کە هەمووی هەر لە ینی پێشمەرگە یاری بکەم. ینی پێشمەرگەش فەریقی کچانی بۆ تۆپی پێ هەڵوەشاندەوە، ئەمووی هەر لێرە بەردەوام بم بۆیە یاریەکەم گۆڕی بۆ یاری بالە، ئەگەر ناوەکو حەز من سەرەتا بە تۆپی پێ دەستم پێ کرد. ڕاستی هەموو وەرزشەکان بەگشتی خۆشن، چێژبەخشن، بەڵام من زیاتر خۆم لە تۆپی پێ و بالە بینیەوە. لە ئێستا زیاتر هەستەکەم شێوازی من لەگەڵ یاری بالایە زیاترە گونجێ. بەڵێ ئێمە سەرەتا لەگەڵ یانی وەرزشی پێشمەرگە بەشداری خولی کوردستان، خولی عێراق، خولی ژیانەوە بەشداری زۆر بتوڵەمان کردووە. لە خولی ژیانەوە ساڵانی ڕابردوو لەگەڵ ینی پێشمەرگە پلەی یەکەممان بەدەستهێنا و بەدەر لەوە لەگەڵ یانی سلێمانی بەشداری چەند بتوڵەم کردووە، لەگەڵ ینی نەجەف بەشداری خولی عێراقم کردووە و کۆتا خول کە بەشداریم کرد خولی عێراق لەگەڵ یانی سەنحاریب پلەی یەکەمی عێراقمان بەدەستهێنا و دوای ئەوە هەڵبژێردران بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق بەشداری بتوڵی غەرب ئاسیامان کرد، لەوێ پلەی چوارەمی غەرب ئاسیامان بەدەستهێنا. ڕاستی ئەگەر بتەوێت بواری وەرزشت یان خوێندنەکەت هەردووکیان بەرەو پێش ببەی ئەبێ باڵانس ڕاگری لە نێوانیان، بەڵام من بە حکمەوەی کە حەزی زۆرم بۆ وەرزش هەبووە زیاتر احتیمامم بە وەرزشەکەم یاوە، لەگەڵیشا خوێندنەکەم بەردەوامم، بەس هەستەکەم زۆربەی کاتەکانم بۆ وەرزشدانەوە. ڕاستی کاتەکانی ئیسراحەتی من بێگومان کەمترە. من لە ڕۆژێکا 2 جار تەمرینەکەم، بەیانیانیش و ئێوارانیش. ئەمە واکە بۆ من قورستر بێ، کاتی ئیسراحەتی من کەمترە. ڕاستی قورسە لەسەرم، بەڵام پێویستە من چۆن لەگەڵ خوێندنەکەم ڕێەکەم ئەبێ وەرزشەکەشم لەگەڵی بە هەمان شێوە. بێگومان قسە ئەکرێ چ لەلایەن خەڵکی دەرەوەی خێزانەکەت بێ یان لەناو خێزانەکەت، بەڵام من سووربوونم بۆ ئەوەی کە ئەمەوێت گوێم بۆ قسانە نەیاوە. ڕاستی قسە هەبوون بێتاقەتی کردوم، بەڵام ئەوە نەبووەتە ڕێگرەوەی کە من بوەستم لەو ئیشێکە ئەمەوێ و وەکو ڕخنەی زۆریش لە کارەکەم ناگیرە. ڕاستی زۆربەی پشگیریە لەبەرەوەی پێم وانییە وەرزش کارێک بێشایانی ڕخنەگرتن بێت. ڕوبەڕووی ئەو ڕخنانە بوومەتەوە، یان زۆر کات ئەو قسەیمان گوێ لێ بێ کە وەرزش بۆ کەس نابێ، یان ژن و وەرزشیان نەوتووە، بەس من فکری من تەواو پێچەوانی ئەوەیە. گرنگیدان بە وەرزش بۆ ژنان لە وڵاتانی دەرەوە تا ڕادەیەک باشترە، بەڵام لە عێراق و لە کوردستان بە تایبەت بەداخەوە، لەبەرەوەی ئەوە ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگەکەمان کە هەندێک جارەوە قوبوڵ ناکە کە خێزانێک بۆ نمونە کچەکەی لە دەرەوە بێت یان زۆر لە دەرەوە بمێنێتەوە بەردەوام خەریکی تەمرین بێ و لە ماڵەوە نەبێت. ئەمە ئەگەڕێنمەوە بۆ ئەوە کە ژنان ناتوانن زۆر بێنە ناو بواری وەرزش لە لای خێزانەکەیان، لە لای کۆمەڵگەکەیان و بنیەتی ژنانی شوایە ئەرکی خێزان، ئەرکی هاوسەرگیری ئەمانیان لەسەر بێ ئیتر خۆیان هەندێکیان ئەکشێنەوە، هەندێکیان لەبەر خێزانەکانیان، ئەمە هۆکارە بۆەوە. بێگومان لەگەڵ هەر یانەیەک بووبم، کاتێک هەر پلەیەکمان بەدەستهێنا بێت لە ناو بتوڵەکانە خەڵات یەکەم جار بۆ یانەکە و دواتر بەسەر یاریزانانە دابشکراوە، منیش هەر وەکو یاریزانەکانی تر وەرم گرتووە. ڕاستی من ئەمەوە هەتا ئەو پەڕی توانام هەوڵ بم
چ لە ناو عێراق یان لە دەرەوەی عێراق حتا ئەو تەمەنی کە ئەتوانم یاری بکەم و هەوڵی تەواو بم بۆ هەم بۆ ناو عێراق هەم بۆ کوردستان هەم بۆ دەرەوە تا بەرزترین ئاست کە بتوانم هەوڵدەم. ڕاستی متابعی تۆپی پێم زۆرە کرد و لە خوێندنگەش زیاتر ئەو یاریەی کە ئەمان کرد تۆپی پێ بوو ئەمە وای کرد کە من زیاتر ببەسترێمەوە بە تۆپی پێوە بۆیە حەزم بۆی زۆر بوو متابعکردنی یانەکانی دەرەوە ڕیال مەدرید بەرشەلۆنە ئەمانە وای کرد کە من زیاتر حەزکەم بچمە ناو بواری وەرزش و بەتایبەت تۆپی پێ. ئەکید سەرەتای یاریکردن کە تازە دەست پێەکەی کەسێک وەک نمونەی خۆت دابنێ کە لە بواری وەرزش یان هەر بوارێکی تر بێ ئەو پێشکەوتوتر بێت تۆ ئەگەر ئەو وەکو نمونەی ژیانت دابنێ هەوڵ بدەی بۆ ئەوی کە تۆش وەکو یەکێک بیلەوان ئەوە زیاتر یارمەتی دەرەبێ بۆ ئەوەی کە تۆ بەرەو پێش بچی یان بتەوێت بگەیتە ئەو مستەوای ئەو یان باشتر منیش وەکو هەرێکێکی تر نمونەی ژیانم هەبووە کە ویستمە ڕۆژێک وەک ئەو یاری بکەم. ڕاستی ئەوەی کە گرنگیەکی زۆری هەیە چونکە تۆ ئەو شتێکە حەزت پێێتی ئەگەر لەسەر ئەوە بەردەوام بیت حتمما تای سەرکەوتووە بیت. بەڵام ئەگەر بڕۆیتە بەشێک بۆ نمونەیان بوارێکی ژیان کە تۆ ئارەزووی ناکەی تۆ ناتوانێت سەرکەوتوو بی لەم شتەیە. ئەگەر دوای ئەو ئامانجەی خۆت کەوی کە هەتا بڕوام وایە زۆر ئەتوانی شتی مەحاڵ بکەیت. کاتەکانی من ڕۆژانە تقریبا 4 ساعت تەمرینەکەم 2 ساعتی بەیانیان لە حەدی دەکەم ئاسنەکەم و دوای ئیسراحەت 2 ساعتی ئێوارانیش تەمرینی تۆپەکەم لە ماوە ئیسراحەتەکەمان بەشێکی بۆ خوێندنەکەم دانێم و بەشێکی بۆ ئیسراحەت. بێگومان من هەر یاریەکی تر کە بیکەم هەر بۆ پاڵپشتیکردنی یاری بالەیە و یاری ئاسنیشکەکەم هەر بۆ ئەوەیە کە زیاتر یاری بالەکەم بەرەو پێش بخەم. جۆری جیاوازی هەیە تەمرینی تۆپ بەڵام من یارزانی ئازادم یارزانی لیبرۆم زیاتر پێویستم بە تەمرینی دیفاع لەبەرەوە تەمرین تەوسیل تەمرین دیفاع ئەوانە من زیاترەکەم بۆ دیاریکردنی ئەوەی کە چه یاریزانێک یارزانی دیفاع بێ یان یارزانی هێرش بردنە بێ ئەوە زیاترەکەوتە سەر ڕاهێنەرەکە بەپێی شێوازی یاریکردنی ئەو کەسە و بەپێی بوونێتی ئەو کەسە ئەو هەڵیە بژێرێک ئەو بۆ یارزانی دیفاع بێت یان بۆ یارزانی هێرش بردن. دواپەیامی من ئەوەیە کە گەنجان هەر بوارێک کە ئەیانەوێت لەو بوارەیە هەوڵبن و سوور بن لەسەر بەدەستهێنانی ئامانجەکانیان و هەروەها بۆ ژنان بە تایبەت وازنی هێنن لەو شتێ ئەیانەوێ و هیوادارم زیاتر بێنە ناو بواری وەرزش بۆ ئەوەی تەنها وەرزش مڵکی پیاوان نەبێت چونکە ئەو مڵکێکی گشتی و هی ئێمەشە و خێزانەکانیان ڕێگریان لێ نەکەن کە بێنە ناو بواری وەرزش لەبەرەوەی کە ئەسڵن زیانێکی نییە جگە لە سوود زیاتر شتێکی تر نییە لە ناو بواری وەرزش.